پارتی جارا گدن نه به شاندا هفبشا گوران و یکتیگو و ناخازه دگلوان بجوه. شاندا هفارا گوران و یکتی 2 هفتی بریانها سردان هفلیری کر و دگل حزب ترکمن جویا و داخاز جه پارتی جی کر داکو دگلوان بجوه لی پاش دمکی پارتی بفرمی برسوا وی شانده دا. محمود محمد پیویدار پارتی به انارتی راگهند با آوا یک فرمی جهابا شاندا گوران و یکتی دانه و گوتنوان برهف نینن دگلوان بجوون. بردب که پارتی راگهاند بریانها پارتی داخازا جوین جو گوران کربو لی گوران برهف نبو دگلوان کم ببه. هر وسا پیویدار پارتی آماجه بوی کر که دنهادا گوران دخوازه دگل یکتی بوان را بجوه لی پارتی برهف نینه پیشوازی جوی شاندا هف پار بکه. محمود محمد راگهاند برهفن دگل یکتی بجوون لی گوران حتی نه داخازا جوینا یک آلی نکریه. شانده هفارا گوران و یکتی ناخازن دست جه بزاوین خوب بردن و دبیجن جارا گدن مد داخاز جه پارتی کریه داگو دگلوان بجوه. که سردان ایران کارمان کردووە سەردە داواشمان لە پارتی دیموکراتی کوردستان کردووە بۆ دانیشتن بۆ ئەوەی لەسەر هەر خاڵێک هەر بەندێک هەر کێشەیەکە لە ئارادا بێت بۆ ئەوەی کە بتوانین پێکەوە چارەسەری سەرجەم کێشەکانمان بکەین. دانیشتن و گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ یەکتری هەر قەیرانێکە بێت هەر کێشەیەکە بێت. ئێستاش ئاگاداریانەکەینەوە کە دابنیشین لەسەر هەر خاڵێک هەر بەندێک هەر قەیرانێکە بێت پێکەوە گفتوگۆی بکەین. سرکردایتی هفبش آیکتی و گوران دیگه کمین جوینا خدا شاندک هفپار پیک آنی و سردانا زیده ترج 30 حزب و آلین سیاسی کر و دخازن بویره که روش سیاسی هرم چاره سر بکن و هر وسا ناوروکا لحب هاتنا ناو بین خو بو آلیان زلال بکن.